لە کاتی ئێستا و کامێرە جێگیرانی کە لەناو شەقامەکانی ناو شای سلێمانیدا نراون کە ژمارەیان 33 سندوق و 21 کامێرەیە لە کاتی ئێستا کار ناکە. ئێمە پێشتر وتومان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە کاری ئەو کۆمپانیایە لەلایەن بەڕێز پارێزگای سلێمانی و لیژنەی لێکۆڵینەوە لەسەر پێکهێنراوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی چاوەڕێی ئەنجامی لیژنەی لێکۆڵینەوەمانە کرد. لەگەڵ ئەوەشدا دوو جار کۆمپانیای ناوبراو داواکاری پێشکەش کردو بۆ دەست بەکاربوونەوەی پرۆژەکە و دواتر داواکاریەکە لەلایەن پارێزگای سلێمانی و ئاڕاستی وەزارەتی ناوخۆ کرا و لە هەفتەی ڕابردووە وەزارەتی ناوخۆ فەرمانی کردووە بۆ دەست بەکاربوونەوەی کاری کۆمپانیاکە، بەڵام وەکو وێنەگرتن تا ئێستا هیچ وێنەی نەگرتووە. کاتیش ئەو کۆمپانیا بەتاوەتی یاخود ئەو کامێرانە بەتاوەتی کەوتە کارکردن. ئێمە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە هاوڵاتیان شوفێرانی خۆمان ئاگادارەکەی نەخێت. تا ئێستا پرۆژەکە وەکو پرۆژەکە کەوتوەوە کار وەکو باسم کرد بە فەرمانی وەزارەتی ناوخۆ، بەڵام وەکو کاری وێنەگرتن تا ئێستا وێنەی نەگرتووە. کاتیش کاری کرد و وێنەی سەرپێچیەکانی گرێمە لە ڕێی ڕاگەاندنە هاوڵاتیان ئەویش کۆمپانیاکە خۆیەتی، بەڵام وەکو وێنەگرتن وێنەکان تا ئێستا وێنەی نەگیرا بچێت ناو سەرەتاییەتی